بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ تایبەت دەبێت بە تاوتێکردنی هەوڵەکان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی نێو هەرێمی کوردستان و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێو هەرێمی کوردستان. دیارە ئەمڕۆ شاندێکی پارتی دموکراتی کوردستان سەردانی حزبی یەکگرتووی ئیسلامی کوردستان و حزبەکانی تورکمانی لە باشووری کوردستان کردووە. بڕیار وایە شاندەکەی پارتی سبەینە سەردانی کۆمەڵی ئیسلامی و حزبەکانی حزبە مەسیحیەکانی هەرێمی کوردستانیش سەردان بکات بازدا ڕێگات چارە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی نێو هەرێمی کوردستان بکەن. بۆ قسەکردن لەسەر دەرەنجامەکانی ئەو کۆبنەوانە و کۆبنەوەی داهاتوو تریش کە بڕیار وایە لە سلێمانیش کۆمەڵک دیدار و کۆبنەوە ساز بکرێت، دەستپێکردنی ئەو کۆبنەوانە بۆ چارەسەرکردنی دۆخی هەرێمی کوردستانە یاخود دەستپێکی کۆڵبوونەوەی ناکۆشیەکانی نێوان حەزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە. بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە بەڕێز علی حوسێن ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆی سنتەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. هەروەخات و ناسک تۆفیق کارژێری ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە شاری سلێمانی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. هەروەها جەودەت نەجار ئەندامی پەرلەمانی کوردستان لە بەرەی پێشکەوتنی تورکمان ئەوش لە ستۆدیۆی سنتەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. سەرەتا بە خێراتنێکی گەرمی میوانەکانم دەکەم، پێم باشە لە بەڕێز علی حوسێنەوە دەست پێ بکەم. بەڕێز علی، جەولەیەکی دیکەی کۆبنەوەکان دەستی پێکرد، بەڵام ئەم جارێن جیاواز لەگەڵ کۆبنەوەکانی دیکە لەسەر داوای بارزانی بووە. جیاوازی ئەم کۆبنەوەیە بە شێوەیەکی گشتی لەگەڵ کۆبنەوەکانی دیکە لەگەڵ هەوڵەکانی دیکە چییە؟ سوپاس بۆ ئێوە، سلااو بۆ بیدەرانی خۆشەویست. طبعی جیاوازیەکەی هەلومەرزیەکەی قۆناغی کە هەرێمی کوردستانی پێدا تێپەڕی قۆناغەکانی پێشتری دانووساندر ئێمە لە شەڕدا بووین. شەڕێکی سەرتاسەری بوو کە زیاتر لە 1000 کیلۆمتر پێشمەرگە و خەڵکی کوردستان لە شەڕدا بوو. ئێستاش ناڵێم شەڕ تەواو نەبووە، بەڵام تا حدەکی باش ئاستەکی باش داعش دوور کەوتۆتەوە، پێشمەرگە سەرکەوتنی گەورەی بەدەست هێناوە. پێگەی هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی عێراق، چ لەسەر ئاستی هەرێمایەتی، چ لەسەر ئاستی نێودەوڵەتی پێگەیەکە تا ئاستەکە اعتیباری بۆ ئەکرێت لە معادلاتی هەرێمایەتی و نێودەوڵەتی. کورد ئێستا وەکو ژمارەیەک دەخوێندرێتەوە لە هەر ئیتفاقیەکی کە لە ناوچەکە بکرێت حیساباتی لە منتەقە دەکرێتن، حیساب بۆ کورد دەکرێت، حیساب بۆ هەرێمی کوردستان دەکرێتن. و بە تاکیدیش هەرێمی کوردستان ئێمە حەسەر نەکەین بە لایەنێکی سیاسی بەتەنها، هەموو لایەنە سیاسیەکان هەر یەک بەپێی پێگەی خۆی هەیە، بەڵام سەرۆکایەتی لەشکر و پێشمەرگە سەرۆک مەسعود بارزانی دەیکرد، ئەوڕۆ پێشمەرگە بوو بە سومبڵ و سەرۆک بارزانی لەو کاتە لە کاتی سەرکەوتنەکانی هەرێمی کوردستان و سەرکەوتنەکانی پێشمەرگە لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتی هەم وەکو موقعی خۆی موقعی تاریخی سەرۆک بارزانی و خانەوادەکەی، هەمیش وەکو پێگەکەی لەسەر ئاستی کوردستان و عێراق و ناوچەکەش مەسئولیەتی سەرشانی جەنابی بارزانی ئەوە بوو کە لەو کاتە پەیامێک هەبێت، پەیامێکی بەرپرسانە. ئەو پەیامە بەرپرسانە لە ئاستی قۆناغەکە بیتن بۆی بتوانیتن عنی پەیامێک بی هەم بۆ شارعی کوردی بۆ کوردستان و هەمیش بۆ لایەنە سیاسەکان و نەک ئەمە وەڵامی ئێمە بوو، بەڵکو لایەنە سیاسەکان من خۆم ڕاستەوخۆ لێم بیستن لە هەم لە ڕاگەاندن هەم لە گفتوگۆکانیش کە پەیامێکی بیان و بڕا ئەو جارە پەیامەکەی سەرۆکی هەرێمی کوردستان ینی بارزانی وەکو سەرۆکی هەرێم پەیامێکی خستە بەردەم تاوای حزب و لایەنە سیاسەکان کۆبنەوە بکەن و ڕێککەون لەسەر هەر سێ پۆستەکەی سەرۆکی هەرێمی کوردستان تا ڕادەیە. بەڵام قسە لێرەدا ئەوەیە پارتی هیچ گۆڕانکاریەکی لە سیاسەتی دروستبووە بەرامبەر بە حزبەکانی دیکە بە تایبەت بە بەرامبەر بە بزوتنەوەی گۆڕان ئامادەی ئەوەیە سازش بکات. زانی خۆی ئەگەر ئێمە خوێندنەوەکانمان وەکو پێشووتر کە بینایی بەرنامەی کاری خۆمان لەسەر ئاستی کوردستان و عێراق دەمان بەستەوە بە بەهاری عەرەبی، دەمان بەستەوە بە کۆمەڵک گرفت کە شەڕی داعشە و یەکتر پێی ئیحراجکەین و دەمان بەستەوە بە کۆمەڵک گرفتی ئێمە و بەغدا، ئەگە ئێستاش ببەستینەوە بە قەیرانی دارایی، ببەستینەوە بە معادلاتی منتەقە چێ لاواز دەبی، چێ سەرکەوتو دەبی،
ڕەنگە نەگەینە ئەنجامێک کە ئێوە بە براوە و دۆڕا و ناتانەوێت تەفاهم لەگەڵ لایەنی بەرامبەر بکەن؟ ئێمە دەمانەوێت ئێمە کەس بە دۆڕا و نازانین لە کوردستان و کەسیش هەمومان ئەگە براوە بین هەمومان براوەی نەچووکە ئێمە خاڵی هاوبەشمان تاکو ئێستاش لەگە هەموو لایەنە سیاسەکانی کوردستان هەیە ڕاستە ئێمە خاڵی ناکۆکمان هەیە بەڵام قەزیەکمان هەیە کە قەزیە ملەتی ئێمە بە کورد و بە هەموو پێکاتەکانیشەوە هەمومان لێرە خاڵی هاوبەشمانەیە کۆمانەکاتەوە لەبەر ئێمە دەوڵەت نینە ئێمە تاکو ئێستاش قەزیەیەکی سیاسیمان هەیە کە قەزیەی نەتەوەیەکە و چەند نەتەوەیەکی تریش لەگەڵن مشکلەمان هەیە تاکو ئێستا گرفتمان لەگە بەغدا ئێستاش مەترسی ناوچەکە لە گۆڕانکاریەکانی ناوچەکە مەترسی هەیە لەسەر ئەزمموی هەرێمی کوردستان ئەگەر ناوماڵی کوردێک نەبی و ئیتفاقاتی دەولی لە منتەقە بکرێت پێویستی بەوە هەیە بۆیە پارتی لە ڕوانگەی هەرسکردن بە بەرپرسیارەتیەوە بە تایبەتی سەرۆک مەسعود بارزانی بەو ئەزممونەی خۆی و بەو پەیوەندە دیبلۆماسی و نێودەوڵەتی و هەرێمایەتیە دەزانی کورد لە چ قۆناغەکە کوردستان لە چ قۆناغەکە. بەڕێز جەودەت دێمە لای بەڕێستان ئەمڕۆ شاندی پارتی سەردانی حزبە تورکمانەکانی کرد ئێوەش لەم کۆبنەوەنەدا بەشدار بوون. پارتی هیچی تازەی پێبوو؟ زۆر سپاس بۆ جەنابتان و زۆر سپاس بۆ بینەرانی خۆشەویست. کۆبنەوەکەی ئەمڕۆ سەردانی شاندی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان بۆ لایەنە سیاسیەکانی تورکمان سەردانێکی زۆر گرنگ بوو لەبەرەوەی لە کۆبنەوەکە بە شکلێکی عام مەجموعەیەک ئارا تێیدا بەحث کرا. ئێمە وەکو لایەنە سیاسیەکان هەر وەکو پێشتریش لە نیەتی پارتی و نیەتی لایەنەکانی تر زۆر شتمان بۆ لە ڕۆم ببووە بەڵام کۆبنەوەکەی ئەو ڕۆمان ئێمە سەیری ئەوەمان کرد کە پارتی زۆر بە فراوانی مەوزوعەکەی ئاشتەوایی ئەم جارە گرتوتە بەرەخۆی بۆیەوە دەیەوێت بە شکلێکی جددی ئەم مەوزوعانە معالەجەدا بکات. کەواتە پێتان وایە پارتی جددیە لە چارەسەرکردنی بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان؟ کۆبنەوەی ئەوڕۆ ئەو تەسریحاتن ئەو قسانش ئەو ڕوونکردنەوەنش کە لایەن مەکتەبی سیاسی پارتی بۆ ئێمە کردیان بەڵێ ئێمە هەر وەکو پێشترش چۆن ئێمە قەناعەتمان بەوەی دابووە بەڵام ئەم جارە پارتی بە شکلێکی زۆر فراوانتر و شکلێکی زۆر بەهێزتر قەناعەت بە وەزعەکەش پارتی دەیەوێتن ئەم مەوزوعە کۆتایی بە چ شێوەیەک بۆەوەی ڕایگەشتی خەڵکی کوردستان لەم بۆچوونەی بەڕێستان ئاگادار بێ؟ خۆی ئێمە ئەگەر بێت و مڕازعاتی خطاباتی پێشووی لاینە سیاسیەکاندا بکەین مڕازعاتی هەموو خطاباتەکانی پارتی دموکراتی کوردستانیشدا بکەین ئێمە وەکو لاینی سیاسی تورکمانی ئێمە هەر وەکو ژوورێکماندا هەبووە مەکتەبێکماندا بۆ ئێمە متابعی ڕۆژانە ئەو ئەحداسانە دەکەین. ئێمە وەکو لاینی سیاسی تورکمانی حتمما لەو ئەحداسانە کە لە هەرێمی کوردستان دروست دەبوو بە تایبەتیش لەو تەتەورانە نزیک بوونەوەی لاینە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ یەکتر بە تایبەتی پارتی لەگەڵ لاینەکانی تر چونکە هەمومان چاکەوەی دەزانین زۆربەی زۆری لاینەکانی تر بەو نەوعە چاوەی تەماشای پارتیان دەکرد کە پارتی خۆی معرقلی زۆر ئەو مەسائلانەی کە دروستدا دەکرێت. بۆیە ئێمە خەڵکی ئێمەش وەکو خەڵکی تورکمان قەناعەتیان بەوەیدا هەیە کە ئەم وەزعە پارتی دەتوانێتن چاچی بکاتن کە ئەم وەزعە هەموو حدێک هەموو جارێک لە هەموو مبادرەکاندا پارتی دموکراتی کوردستان هەنگاوی ئیجابی هاوێشوە هەنگاوی باشی هاوێشوە. بۆیە ئەم جارش خەڵکی ئێمەش خەڵکی تورکمانش بە تایبەتی هەتاکو ئەمڕۆکە لە کۆبنەوەکانش ئێمە باسماندا کردو ئێمە قەناعەتێکی 100% هەیە بە نیەتەکەی پارتی بۆ تێپەڕاندنی ئەو باشە بەڵام پرۆژەکانی پارتیت باز نەکرد یعنی ئەو قسانەی کە مژدە بەخشن بەوەی کە بارودۆخەکە بەرە و ینی قۆناغێکی باشتر هەنگاو دەنێ ئایا پارتی باسی لە پۆستی سەرۆکی حکوومەت و چۆنێتی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان کرد؟ شتێکی زۆر گرنگ لێرەدا هەبوو ینی دەتوانم بڵێم پارتی زۆر بە مەسئولیتەوە لە کۆبنەوەی ئەوڕۆکە حرەکەیدا کرد بۆیە پارتی هەتاکو ئێستا پرۆژەیەک بۆ ئەم مەسئلەی وەکو حزبێکی بەتەنێ ئامادەی نەکردووە دەوێت پرۆژەیەک ئامادە بکە پرۆژەکە هەمەلایەن بیتن یان پرۆژەکە ئاڕایی تورکمانی تێدا بیتن ئاڕایی حزبەکانی تر تێدا بیتن ئاڕایی برا مەسیحیەکانی تێدا بیتن بۆیە لە ئێمەش ئەوڕۆکەش بزانم داواش کرد یانی ئێمە وەکو لاینی سیاسیەکانی تورکمانی ئێمە داواشمان کرد لە تەوزیحاتی برادرانی مەکتەبی سیاسیشدا دیار بوو ئێمەش بۆ ئەو پرۆژەیەک کە لە ئایندەدا پارتی دموکراتی کوردستان ئەو سەردانانەی بۆی دەکاتن ئێمە جێ پەنجەماندا دیار بیتن بۆ ئێمەش لەو نزیکانەدا خۆمان ئامادە کردووە لەناو ئەو پرۆژانەدا ئاست و خواسی تورکمانیش کە بە چڕەیەکدا ئەم مەبادیئانە ئەم مەسائلانە هەڵ دەکرێتن وجودماندا هەبی. باش دەچمە شاری سلێمانی لەوێەوە خات و ناسک تۆفیق کارجێڕی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان لەگەڵە خات و ناسک
کاتەکە گونجاوە بۆ دەستپێکردنی گەڕێکی دیکەی کۆبنەوەکانی حەزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی نێوان حەزب و لایەنە سیاسیەکان؟ بەنای خۆی گەورە و میهرەبان سەرەتا سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ جەنابت و بۆ میوانە بەڕێزەکان و سەرجەمبینەرانی کەناڵەکەتان. دیارە لە هەر کاتێک و لە هەر زەمانێکە زەمانێکی گونجاوە بۆ ئاشتەوایی و بۆ پێکەوە بوون و گەڕانەوە بۆ سەر مێزی گفتوگۆ. قەناعەتمان وایە ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان هەمیشە قەناعەتمان وا بۆ هیچ بەدیلێک نییە بۆ کۆبوونەوە گفتوگۆ غیری کۆبوونەوە گفتوگۆ نەبێت. لەبەرەوە ئێمە وەکو خۆمان هەموو کاتێ بە گونجاوە زانین چ جای ئێستا کە خۆمان هەمومان باشە زانین کە وەزعی کوردستان چ ئەوەی کە لە ناو شەرقی ئەوسەتین و شەرقی ئەوسەت خۆمان باشە زانین ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن ئەکوڵێ و دوجار لە عێراق ئاژین وەزانین ئەوش عێراق چۆن چۆینەیە و دواتر وەرەوە ناو کوردستان وەرەوە ناو هەر حیزبێک بە تەنها سەیرەکی وەزعی ناو حیزبەکانیش لە ناو خۆیانە بە وەزعی ئەڕوا. لەبەرەوە لە هەموو کات زیاتر پێویستمان بە گەڕانەوەی بۆ سەر مێزی گفتوگۆ، پێویستمان بە کۆبوونەوەیەوە، پێویستمان بە حەلە بە مەرجێک ئەم کۆبوونەوەی تەنها بە مەبەستی کۆبوونەوە نەبێت، چونکە خەڵک زۆر ماندووە، زۆر قەیرانی دارایی و قەیرانی سیاسی تەواو تەنگی بە خەڵک هەڵچنیوە. ئەگەر بێت و ئەم جارە خەڵک بێ ئەمەل بێ من بڕوام وایە بە تەواوەتی وەکو چۆن ئێستا تا ڕادەیەک و لە دەڤەرێک خەریکە لە دەست ئەحزابەکان دەرەچێ، ئەگەر بێت و ئەم کۆبوونەوەی کە ئەم جارە لە دوای پەیامەکەی بەڕێز مەسعود بەرزانی دەستی پێ ئەکا و پارتی دیموکراتی کوردستان دەست پێشخەری کردووە و سەردانی حیزبەکانەکە ئومێدەوارم لە ئاز بە پرسیارەتیا بێ و هەموو هەوڵێ بخاتێکدا بۆی ئەم کۆبوونەوەی بێ ئەنجام بدرێت. خاتون ناسک هەندێک بۆ چوون هەن باز لەوە دەکەن، ینی گرفتی هەرە سەرەکی لە نێو ماڵی کووردا پەیوەندیدارە بە پەیوەندیەکان نێوان پارتی دیموکراتی کوردستان و بسووتنەوەی گۆڕان. کێشەی هەرە سەرەکی لە نێو هەرێمی کوردستاندا لە باشووری کوردستاندا گرێدراوە بە پەیوەندیەکانی هەردوو حزب. ینی ئەو بۆ چونە باز لەوە دەکا کە پێویست ناکە هەموو حزبانە بەشداری لە وتوێژێکی لەم جۆرە بکەن. دیارە خۆی ژمارە ئەو حیزبانەی کە پێکهێنەری کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بوون ئەو 5 حیزب ڕئیسیە بۆ کە پێکهێنەری حکوومەت بوون. ئەوەشی کە سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانی پەکخرا و ئێستا پەکخراوە دەستی سەرۆکایەتێکی وازەحە لە 3 حیزبی ڕئیسی پێک هاتووە، کەواتە کێشەکە لە بینی 5 حیزبایەوە بە دەرەجەی یەکەم ئەچێتە بینی 3 حیزبی سەرەکی کە زۆرترین ژماری کورسیان هەیە و لە بینی ئەوانیشە تۆخترە بێتەوە لە بینی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانە لەبەرەوەی وەکو خۆتە زانی دەستی سەرۆکایەتی پەرلەمان لای ئەوانەوە سەرۆکایەتی پەرلەمان ئەوە یعنی وازەحە وابزانم پارتی دیموکراتی کوردستان خۆشی قەناعەتی بەوە هەبوو کە لە بینی خراپ و خراپترینە خراپی هەڵبژاردەوە. من پێم وایە ئەبێ یەکەم هەنگاو کە عینێ پارتی دیموکراتی کوردستان لە کاراکردنەوەی پەرلەمانەوە دەست پێ بکەوە بە شێوەیەک ئیتیفاق بکەن لەگەڵ یەکترا. من لەگەڵ ئەو قسەی کاک عەلیام کە بەڕێزی فەرمووی ئێمە ینی ئەبێ هەمومان هەنگاو بنین بۆ چارەسەر و کەس دۆڕاو نییە بە ئەگەر دۆڕاو هەبێ هەمومان بێک و ئەدۆڕین و ئەگەر سەرکەوتوو بین هەمومان. من تەمەنا ئەەکەم ئەم قسەیە قەناعەتی کاملی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بێ و بە فعلی هیچ لایەنێک بە سەرکەوتو خۆی بە سەرکەوتو نەزانێت، چکە بە جدی ئێستا حالیان لە مۆزعی ئێستا هیچ لایەنێک سەرکەوتو نیە مادام پەرلەمانی ینی بەتایبەت هەندێک لە حزبەکان گلەی لە پارتی دەکەن کە پارتی زۆر جددی نییە لە چارەسەرکردنی بارودۆخەکە و پارتی ئەم دەست پێشخەریەک بە گەمەیەکی سیاسی دەزان و دادەنێن کە تا هەڵبژاردن بارودۆخەکە یەکلا بکرێتەوە. ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەمڕۆ دیدارتان هەبووە لەگەڵ شاندی پارتی، ینی پێتان وایە پارتی جددی بێت لە تەڕحکردنی پرۆژەکان و لە ئاساییکردنەوەی بارودۆخەکە؟ من ئەمڕۆ لە وەفدی دانسکارە نەبووم، چونکە من لە سلێمانیم و ئەوان لە هەولێر بووە، بەڵام دڵنیام و ئەزانم چونکە ئەوە بەپێی استراتیژیەت و منهەجی یەکگرتووە هەروە بیرەکاتەوە قەناعەتی وایە بە ئیجابی بڕوانەتە هەنگاوەکان. بەڵام ئەوە پارتی دیموکراتی کوردستانە ئەتوانێ متمانە بە خەڵک ئایا ئەم کۆبوونەوەی ئەم جارە ژوو کۆبوونەوەکانی پێشوو بە من بەست ئەگەێنی یا بە فعلی بەرەو چارەسەری ئەبا. بۆیە هەر لە ئەوڵی قسەکانەوە من بەوە دەستم پێکرد وتم ئەبێ پارتی دیموکراتی کوردستان زۆر بە هەستیار و بە جددی و بە خێرایی نە ئەوەی خاوە خاو بکە ئەمڕۆ حیزبێ ببینێ دوای هەفتێکی تر حیزب ئەگەر بە کورتی وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە خاتون ناسک پێت وایە پارتی جددیە یاخودنا؟ ئێستا ئەوەی کە ئەیبینین لە کۆبوونەوەکانە جددی دیارە مادام زوو هاتە سەرخەت و ئومێدەوارین تا کۆتاییش جددی بێ
جدی بوونەوەکەشی بەوە دەرەکەوێت ئەگەر بێت و پرۆژێکی حەقیقی پێ بێکا کامەران بە هەمان هەڵەکانی پێشوانە ڕوە چکە بەڕاستی ئەبێ ئەمە ئەترافکەین ئێستا مادەم میوانی بەرامبەر پارتی دیموکراتی کوردستانە من حەقی خۆمە دەستخێنە سەر برینەکان ئەو ئیستیغنایە و ئەو تەقدیم نەکردنی پرۆژە بوو لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و بۆ پەرلەمانی کوردستان پرۆژەی پێشکەش نەکرد دوای لە کاتی تەجیلکردنەکە فراکسیۆن نەهاتن ئەوانش داوای تەجیل بکەن ئەم هەنگاوانە محاولە بکەن پارتی دیموکراتی کوردستان ئەم جارە هەنگاوی جێگیر و پتە بنێن بۆی بە فعلی بەرەو چارەسەر بڕۆ من ئەم جارش ئێڵێمەوە ئێستا لە دەڤەری سلێمانی خەریکە وەزعی خەیابا بڵێن خۆپیشاندانەکان و ناڕەزایەتی خەڵک لە ئەحزاب تێ ئەپەڕێنێ یعنی تااقەتی لێ گوێی لە قسەی هیچ حیزبێ بگرێ ئەگەر بێت و ئەم هاوڵاتیانە کە تا بینەقاقیان بۆ لە قەیرانەکان لەم کۆبوونەوانەش بێ ئەمەل ببن بەڕاستی ئەوە بە دەرەجەی یەکەم پارتی دیموکراتی کوردستان مەسئولە بێ بۆیە هەموو هەوڵێ بخاتە گەڕ بۆی ئەم کۆبوونەوانی بە نەتیجەوە کۆتایی باش وەڵامی بزوتنەوەی گۆڕان وەڵامی فەرمی بزوتنەوەی گۆڕان بەرامبەر بە پەیامەکەی مەسعود بارزانی چۆنتان بینی ئایا ئێوە لە چوارچەوەی سەردانەکانتان بۆ حزب و لایەنە سیاسەکان سەردانی بزوتنەوەی گۆڕانیش دەکەن طبیعی پەیامی سەرۆک مەسعود بارزانی پەیامێکی شاملە بۆ هەموو حزب و لایەنە سیاسەکانی کوردستان بۆ هەموو پێکاتە نەتەوەی و ئاینیەکانی کوردستان و هیچ لایەک ینی بەدەر نەکراوە لەو پەیامە بۆ هەموو پێکاتەکان و هەموو لایەنە سیاسەکانە و پارتی دیموکراتی کوردستانیش وەکو حزبێک بەپێی پێگەی خۆی و بەپێ ئەوەی کە بەرپرسیارەتی لەسەرشانە بوو پێ ئەوەی کە سەرۆکی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەرچی پارتیە هەوڵ بدە زەمینە خۆش بکات بۆ ئەوەی بتوانین خاڵە لێک نزیکەکانی بە تایبەتی ئەو قۆناغا چونکە هەر قۆناغک لە قۆناغەکانی ئەنی مەراحلی تێپەڕاندنی ئەو قۆناغا کاتی خۆی دەوێت و قسەی خۆشی دەبێت پارتی دەستی پێکردووە ناسکەکانیش پێکرد ئیشارەتی پێدا پارتی جددیە لەوە و حقیقەتیش مەسئولیەتی پارتی لەو قۆناغا سەرڕای مەسئولیەتی هەموو لایەنەکان ینی بێجگەل لەو پێنج لایەنەی سیاسیکە لە حکوومەتین لایەنەکانی تریش ئەوانەی کە لە حکوومەتیش نین ئەوانەی کە لە پەرلەمانیش نین مەسئولیەتی هاوڵاتی لەو وڵاتە مانای ئەوە نییە ئێمە یەکێک لە مووقعی گرنگین مەسئولیت ئەوەی هەست بە مەسئولیت بکە ئەو مەسئولە لە وڵات تۆ باس دەوە دەکەی پارتی جددیە هەتا ئێستا نازانین جددیەتی پارتی چۆن پێناسەی بکەین چۆن بۆ خەڵکی کوردستان ڕوونی بکەینەوە ئایا پارتی ئامادەیە پۆستی سەرۆکی حکوومەت بدات بە بزوتنەوەی گۆڕان ئایا پارتی ئامادەیە سەرۆکی پەرلەمان بدات بە پارتێکی دیکە ئایا پارتی ئامادەیە تەنانەت پۆستی سەرۆکی هەرێمی کوردستانیش بدات بە حزب و باش ئەگەر بۆ پارتی وەسیلەیەکە پارتی غایە نییە پارتی هەفتە ساڵە ڕەنگە حزبی تەمەەن هەفتە ساڵی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر نەما بن یەکێک لە هۆکارەکانی مانەوەی پارتی متمانەی ئەو خەڵکەیە ئەو ملەتەیە پارتی حزبی یەکەمە لە کوردستان ینی لە پێگەی لە تاریخی لە کۆمەڵک نەمەسەلا پۆست نییە پۆست لای پارتی ئەگە تاریخی پارتی بگەڕێینەوە نوێنەرەکانی شۆڕش و مەلا مستەفا لە ڕێککەوتنەکانی ئێمە و بەغدا نوێنەرەکانی ئەسڵەن خەڵکی بێلایەن بوون لە بەغدا نوێنەرایەتی بارزانی و شۆڕشیان نەکرد نوێنەرەکانی مەلا مستەفا لە ئەوروپا و لە ئەمریکا و لەو شوێنان ئەسڵەن پارتیش نەبوون ئەنی لای ئێمە زۆر ئاساییە زۆرش تەبیعیە خۆی کاک ئارام شێخ محەممەد حسەی پارتی بوو جێگیری مەبەستم جێگیری سەرۆکی پەرلەمانە حسەی پارتی بوو پارتی بە نوێنەری خۆی ینی بە نوێنەری کوردی دەزانی لای ئێمە زۆر طبیعیە کەسێکی یەکگرتو ئیسلامی یان کۆمەلی ئیسلامی یان یەکێتی نیشتیمانی یان گۆڕان یان کەسێکی بێلایەن یان تورکمان یان مەسیحی نوێنەرایەتی کوردستان بکە بە نوێنەرایەتی پارتیشەوە چ لە بەغدا و چ لێرەش پارتی ئەو گرفتەی نەبووە بەڵام نوێنەرایەتی زۆر جیاوازە لەوەی کەسێک پۆستی سەرۆکی حکوومەتی پێ بدرێت پۆستی سەرۆکی حکوومەت ئێمە بۆی نیەتی پارتی پیشان بدرێت ئێمە و یەکێتی هاوپەیمان بووین و لە 2000 انتخاباتی 2009 2010 بینیتان نەتیجەی جیابوونەوەی بزوتنەوەی گۆڕان پێگەی یەکێتی بە چ شێوەیەک و چۆن بوو بە چ شێوەیەک بوو خەڵکەکە بەشی هەرە زۆری دەنجان بە گۆڕاندا نەتیجەی ئەو ناڕازایانەی لەو شوێنانە بوو بەڵام پارتی خاوەن مەبدەی خۆی خاوەن ئەمە ڕابردوو بوو بۆ داهاتوو ئەمە پەیامەکە بۆ خەڵکی کوردستان لەو کاتەدا سەرۆکایەتی حکوومەتی کوردستان پارتی ئامادە بوو بە حەلیفی خۆی بە هاوپەیمانی خۆی بە حزبك لە حزبەکانی کوردستان بدەکە کە ئیستحقاقی خۆی بوو بەپێی انتخابات زۆر ئاساییە پارتی لەوە کێشەی نییە ئەگەر ئێمە مەبەستمان یەکترشکاندن نەبیتن
مەبەستمان تێپەڕاندنی ئەو قۆناغی مەبەستمان خۆ ئامادەکردنی بۆ ئەگەرەکانی داهاتوو بۆ گۆڕانکاریەکانی منتەقا بەڵام فعلەن بە پاچی و بە هەستکردن بە بەرپرسیارەتی من قەناعەتم وایە پارتی ئەو گرفتانەی نەدەبووە نەدەژبیت. بەڵام هێشتا وەڵامی پرسیارەکەی منت نەداوەتەوە. پارتی ئامادەیە دەستبەرداری ئەو پۆستە سەرەکیانە بێ کە ئێستا لە بەردەستێتی کامەران پارتی جەنابی کاک مەسعود بارزانی بانجی ینی بانگەوازی بۆ هەموو حزب و لایەنە سیاسیەکان کرد. فەرمونون من سەرۆکی هەرێمی کوردستانم سەرۆکایەتی کۆتایی هاتووە مدەی قانونیم کۆتایی هاتوو بەڵام شەڕی داعش 1000 کیلۆمەتر تاریخی دنیا تەماشە بکەی وڵاتێک ملەتێک شۆڕشێک حرەکەیەک حزبێکی سیاسی لە شەڕ دابیتن شەڕەکە بەجێ بێریتن لە مەسئولیت ڕابکە بە ملت بڵێ من چوومە ماڵی تشتی وا بووە یعنی نمونەیەک لە تاریخ بینین ینی نیان دەگوت مەسعود بارزانی خاوەنی 100 ساڵ 120 ساڵ خەباتی ئەو خانەوادەیە لە مەسئولیت ڕای کرد و شەڕی بەجێهێشت. ینی ئەمە بەڕاستی کاک مەسعود حاضر بگوت کاکە وەرن یەکێک دیارکەن بەڵام ئەمە شەڕە ئەو کەسێک کە سەرۆکایەتی هەرێم دەکە سەرۆکی هێزە چەکدارەکانی کوردستانە ئێمە شەڕی داعشمان هەیە ئێمە گرفتمان هەیە لەگە بەغداد تهدیداتی منتەقە هەیە وەرن یەکێک دیارکەن هەمویان تاکو ئێستاش ئەوەی لە ئیعلام دەگوترێت لە ڕاگەیاندن دەگوترێت لایەنەکان و خەڵکی غێری لایەنەکانیش نهاتوونە لە کۆبوونەوەکان هەندێک شت برێن ئەوەی کە لە ڕاگەیاندن دەگوترێتن بە تایبەتی بەنسبەت هەندێک پۆستی دیاری کراوە. ئێمە گرفتمان نەبووە حقیقت ئامانجی ئێمە نە موقع بووە نە پلە بووە نە پۆست بووە ئامانجی ئێمە تێپەڕاندنی ئەو قۆناغە و دەستکەوت بۆ خەڵکی ئەگەر بە بەڵێ و بە نەخێر دەستبەرداری ئەو پۆستانە دەبن کە ئێستا پارتی بەڕێوەی دەبن لە کاتێکدا ئەگەر بارودۆخی نێو هەرێمی کوردستان ئازانی کاکە ئەبێ هەندێک شتەیە بێ ئێمە واقعی بین نەمەسەلە دەست بەرداربوونیان دەست بەرداربوونی ئەوە پامی من نییە قسەی من نییە وەکو کادرێکی پارتی قسە دەکەم یان وەکو هاوڵاتێک لە هاوڵاتەکانی کوردستان ئەوە سەرۆکی هەرێمی کوردستانە کە سەرۆکی پارتیش ئەمە قسەی ئەوە نە قسەی منە. بەڵام زۆر جار قسەکانیش بۆ بەرژەوەندی سیاسی بۆ تاریخی جەنابی کاک مەسعود ئەگەر ئینسان بە ئینساف بیتن ئەو کەسە نەبووە زۆر جار لەسەر مەواقفی سیاسی من خۆمان گوێمان لێ بووە لە قیاداتی سیاسی لەسەر مەواقفی دروستی کاک مەسعود گوێمان لە جەنابی کاک نەوشیروان بووە کە ئێستا لە یعنی ئەوەی کە بە منافسی سەرەکی پارتی گۆڕان دەئەندرێتن لەسەر مووقفی جەنابی کاک مەسعود لەسەر مەسلەی دەستور و لەسەر مەسلەی ڕئیسی ئەمریکا گوێمان لە کاک نەوشیروان بوو چ مووقفی هەبوو بەرامبەر ڕئیسی ئەمریکا کە سەفیری ئەمریکا هاتیە لەسەر دەستور قسەی لێ سەی زۆرمان دیارە زیاتر ئەمە قسە لەسەر پۆستی سەرۆکی هەرێم ناکەین باسمان لە پۆستی سەرۆکی حکوومەت و کابینەکانی حکوومەت بە شێوەیەکی گشتی دەکرد دەگەڕێمەوە لای بەڕێزت کاک جەودەت ئێوە وەکو تورکمانەکان ینی باز دەوە دەکەن پارتی لە پێشوشدا هەنگاوی جددی هەبووە ینی مەبەستت چیە ئایا ینی حزبەکانی دیکە بە تایبەت بزوتنەوەی گۆڕان هەنگاوی جددی نەبووە بۆ چارەسەرکردنی بارودۆخی نێو هەرێمی کوردستان؟ ئێمە تعاملمان لە هەرێمی کوردستان ژمارەیەک ئەحزابدا هەیە کە بەڕاستی ئێمە زۆر لێیان نزیکین بۆ تعاملیان لەگەڵ دەکەین. یەک لەو حزبانە کە پارتی دیموکراتی کوردستانە ئێمە وەکو لاینی سیاسیەکانی تورکمان بۆ حەلکردنی مەسائلی سیاسی ئەوانی پەیوەستن بە نەتەوەی تورکمان حتمما ئیلتیزامان بە دەسەڵات کردیە کە لە هەولێرش دەسەڵات پارتیدا بووە. بۆیە ئێوە ینی لەگەڵ حەزب مامەڵە دەکەن لەگەڵ حکوومەت بەس لە بۆ جەنابە تەوزیحدا بکەم. ئێمە وەکو تورکمانەکان لە زۆر مؤسساتی هەرێمی کوردستان بەشداریماندا هەبووە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانیدا کوردستان ئێمە زۆر مەسائلی ناڕێکی لە حەزبەکانی تر بۆ ئێمە دروستدا بووە بۆیە تەنها لایەنێک کە بەجددی بۆ لەگەر ئێمە تعاملیدا کردووە پارتی دیموکراتی کوردستان بووە. ئێمە لە پەرلەمانی کوردستان لایەنی سیاسیدا هەبووە بە هەموو جددیەتی خۆی بە هەموو قوتی خۆی کاریدا کردووە فی سەبیلی ئەوەی ئیزاحەی تورکمانەکاندا بکاتن لە ساحەی پەرلەمان و لە ساحەی سیاسی. ئەمە چێ؟ بزوتنەوەی گۆڕان ئێمە بەڕاشکاری من هەموو لە لیقایەکانشم باسی ئەوەمدا کردیە کە ئەندامەکانی بزوتنەوەی گۆڕان بەداخەوە تعاملێکی زۆر سلبی لەگەر ئەندامەکانی تورکمان لە پەرلەمانتان هەیە؟ بەڵێ بەڵگەمان زۆر لەبەر دەستدا هەیە و حتاکو ئێمە لە چەندین کۆبنەوە کە لە خزمەتی جەنابی کاک مەسعود بن لە خزمەتە لە کۆبنەوەکانی جەنابیان لەگەر ئەحزابە سیاسیەکان منظمین بزوتنەوەی گۆڕان نەسەن ئێمە شەکوای خۆمان تەقدیمی بەڕێز مامۆستا عومەری سەید عەلی کرد دەربارەی تەسەڕوفی ئەندامانی پەرلەمانی بزوتنەوەی گۆڕان بە تایبەتیش ڕابوون معروف یعنی بەڕاستی
زۆر هجوومەکی بەناحەقی دەربارەی تورکماندا ئەمە ئەندامەکانی ئەی سەرۆکی پەرلەمان کە لە سەرۆکی پەرلەمانش حتمما منحازە بۆ ئاڕایی ئەوان چکە ئێمە چەندین جار لە ضمنی جەلسەکان شەکوامان تەقدیمی سەرۆکی پەرلەماندا کردووە کە بەداخەوە هیچ هەنگاوێکی داوەرنەگرتێ بۆیە ئێمەی تورکمان ئەم مەسائلانێک کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەیە بەڕاستی چەند پەیوەستە بە مستەقبەلی کورد ئەوەندە پەیوەستیشە بە مستەقبەلی ئێمە يعني ئێمە ئەگەر بێت و هەر گۆڕانکاریەک لەم مەسائلانە لە هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی هەرێم لە حکوومەت لە پەرلەمان دا بکرێتن ئێمە حتاکو بەجددیەوە قەناعەتمان پێدانەیە حیفاظن لەسەر مستەقبەلی خۆمان و نەتەوەی تورکمان لە هەرێمی کوردستان ئێمە ناتوانین تعامل لەگەر هەموو لایەنێک و هەموو کەسێکیشدا بکەین چکە بەڕاستی هەندێک لایەن هەیە ئێمەی پێقبول هەندێک لایەنیش هەیە ئێمەی پێقبولدانە ئێمە لە پەرلەمانی کوردستان باشترین نیشانە ئەوەدا بەڵام پێدوانیە بزوتنەوەی گۆڕان بە شێوەک لە شێوەکان ینی مافی پێ بدرێت لەوەی ئێوە لە زۆربەی هەڵوێستەکان هەمان هەڵوێستی پارتیتان هەبووە لە زۆربەی ئەو پرۆژانەی کە بزوتنەوەی گۆڕان دژی بووە ئێوە هاوشان لەگەڵ پارتی دەنگتان پێدا نەخێر ئەمە هیچ ئەسڵ و ئەساسێکدانی ئەسڵەن لە یەکەمین ڕۆژی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئێمە هەولی ئەوەماندا لەگە 5 ئەندامەکانی پەرلەمانی خۆمان ئێمە بەرنامەیەکی تازە بۆ خۆماندا بکەین ئێمە پەیوەندیەکانی خۆمان لەگەر هەموو حزبەکاندا بە یەک شێوەی دابێتن ئێمە هەولی ئەوەماندا پەیوەندیمان چۆن لەگە پارتیدا هەیە خۆم سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستانم کرد داوام کرد لە کاک سعدی پیرە گوتم ئەو ئینتیقادانە مەتەن بۆ ئێمەدا هەیە هیوادارین ئێوەش عینە وەکو پارتی ڕەفتار لەگەر ئێمەدا بکەن من سەردانی یوسف محەممەدم کرد کە سەرۆکی پەرلەمان بوو من ئینتیقادم کرد گوتم تو وەکو سەرۆکی پەرلەمان دەبی تعامل لەگەر هەموو ئەندامەکانی پەرلەماندا بکەیت تو لەبەر چاوی تو زەخت لەسەر ئێمە دەکرێت مەتەن لە هەندێک مەسایلی سیاسی حاول دەدرێت ئێمە دوور بکەوینەوە تو جەنابەت مەجاڵ دەدەیت تەرەفی مقابل کاکە یەک لە ئەسبابە ڕئیسیەکان کە ئەم 5 حزبە فەشەلی داهینە بەڕێی من هەڵوێستەکانی بزوتنەوەی گۆڕان بکەنەی دەهێشتلاینەکانی تردا لەم کۆبنەوە بەشدار بی بزوتنەوەی گۆڕان توانی حتا حدێکی زۆر لەناو پەرلەماندا لاینی سیاسی تورکمانەکان بکاتە بە دوو لایەن لاینی بەرەی تورکمانی و لاینە تورکمانە نیشتیمانیەکان حتا ئێمە ئەو ڕەخنەشمان بە ڕسمی داوای سەرۆکایەوە پێ دوایە بزوتنەوەی گۆڕان تورکمانەکانی دابش کردە سەر دابشی دوو بە بەڵێ لە تعاملی خۆی لەناو پەرلەمانی کوردستان کە سەرۆکی پەرلەماندا بوو تعاملی دوو هێل کرد هێلێک کە خۆی نزیکی ئەوە هێلێکش کە ئەو بەداخەوە بەو نەوعە تەماشای لاینەکانی تری دەکرد کە متعاون لەگە پارتی ئێمە لەگە پارتی ئێمە نەتەوەیەکی دووەمی لە هەرێمی کوردستان ئێمە تعامل لەگەل لاینێک دەکەین کە دەسەڵاتی پێدا هەبیتن حەقی من بداتن من ناتوانم بچم لەگەل لاینێک تعاملدا بکەم کە ئەسڵەن باوەڕی بە حەقی من دانیە بۆیە بزوتنەوەی نەزڕەی بزوتنەوەی گۆڕان و نەزڕی هەندێک لایەنەکانی سیاستر بەرامبەر بە تورکمان بەداخەوە لە نێو پەرلەمانی کوردستان و دەرەوەی حرەمی پەرلەمانی کوردستان تەماشاکردنێکی سلبیە بۆیە ئەوە هانی تورکمانەکان دەدا هانی لاینە سیاسی تورکمانی دەکە هانی شارعی تورکمانی دەکە کە لە دوی مەساڵحی خۆیان زۆر باش دا بسوڕێن بە تایبەتیش لێتان ناشارنەوە ینی زۆر باشە خات و ناسکە دەگەڕێمەوە لای بەڕێستان دیارە دوای تەواوبوونی کۆبنەوەکەی شاندی پارتی لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڕێز سەلاحەدین بەهائەدین دەڵێ بۆ گەیشتن بە کۆدەنجی و ئاشتەوایی نیشتیمانی پێویستە گفتوگۆکان لەگەڵ سەرجەم لایەنە معنیەکان بێت ینی ئەگەر ڕوونکردنەوە لەسەر ئەو ڕستەیە بدرێ ینی مەبەست چیە ئایا مەترسی لەوە هەیە ینی حزبێک لەو حزبانەی کە لایەنی معنیە پەراوێز بخرێ بەڵێ ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەفوکا کامەران پێشەوەی جوڵامی پرسیارەکەت بەمەوە حەزەکەم جملەیەکیان کرد بەمان شێت لە بەرنامەکەت حەزەکەم ئەوە بڵێمەوە جارێکی ترکە پارتی ئەمڕۆ جددی بوو بەڵام تەکمیلەم کرد بەوەی کە ئەنجامی کۆبوونەوەکان و چارەسەری کێشەکان ئەم جددیبوونەی ئەمڕۆیان پشتڕاستەکاتەوە عین حەزەکەم جملەکانی من و خۆی بگەڕاستی ئێمە لە هەموو کۆبوونەوەیەکە بەڵێ هەموو کاتێک ئێمە هەوڵمانداوە بە ئیجابی لە کۆبوونەوەکان بڕۆین چکە قەناعەتمان وایە هیچ شتێک بەدیلی گفتوگۆ و یعنی کۆبوونەوە و ئاشتەوایی نیە لە بینی حزابەکانە چکە وەختی ئەم پەراوێز خستنە نییە و ئەوە ڕێی یەکگرتووی ئیسلامی کوردستان بووە لە نەوەدەکانە کە پێویست ناکە هیچ لایەکی گەورە پەراوێز بخرێەوە ئێستش ئەوە قەناعەتی کولی یەکگرتووی ئیسلامی کوردستانە کە هەرێمی کوردستان ئارام نابێ و ژیانێکی سەروەرانیتیان نابێ و پەرلەمان کارا نابێتەوە ئەگەر لایەنێ پەراوێز بخرێ هەروەکو چۆن لە پەرلەمانە ئێمە قسەی خۆمانمان هەبوو کاتی پرۆژه یاساکان وتمان نابێ لایەنێک لە دەرەوە بێ و ئێمە بمانێ پرۆژه یاسا بکەین هەڵساین بە سازان هەوڵی کۆبوونەوەی لایەنەکانماندا چکە ڕاستە پرۆژه یاساکە یاسایی بوو بەس قەناعەتمان وا بوو ئەبێ لایەنی ئەساسی کە لە 38 کورسی هەیە ئەبێ ئەویش هەبێ ئەویش پرۆژەی هەبێ
ئێستش بە هەمان شێوە ئەبێ هەموو لایەنە معنیەکانی کە حکوومەتیان پێکهێناوە و کە دەستی سەرۆکایەتی پەرلەمانیان پێکهێناوە ئەبێ ئەوانە دانیشن گفتوگۆ بکەن و دیسان جارێکتر ئێڵێمەوە بێ پارتی دیموکراتی کوردستان ئەوە لە لای خۆی یەکلا بکاتەوە کە ئەبێ پەرلەمان ئەگەر بۆ یەک جاریش بێ کۆ بێتەوە لەبەرەوە نابێ زۆر ئیسرائیل لەسەر ئەمە بکات ئەبێ لە کۆبوونەوەیکی یاساییە دوجار هەرچێکمان ئەوێ ئایا گۆڕینی دەستی سەرۆکایەتی پەرلەمانمان ئەوێ ئایا هەڵبژاردنەوەی کابینێ حکوومەتمان ئەوێ چونکە ئێمە قەرارماندا هەرێمێکی مەدەنی بین و پەرلەمانی بین وەکوتم چۆن ئەو پەکخستنە زۆر بە نایاسایی و نامەدەنی بوو ومێدەوارم لەم کۆبوونەوەی ئەم جاریانە ئەمە نەکەنە ئەرقەلەیەچکە بەڕاستی هاوڵاتیان پیان نەماوە قەیرانی ئابووری و سیاسی و کارگێڕی و کۆمەڵایەتیشی هاتۆتە سەر ئەوە بەداخەوە ئێستا ئەمنیشی هاتۆتە سەر کە دوای تیرۆرکردن و سووتاندنی سەیارە و خەڵگوای لە هاتووە ئەمانی نییە لەوەی کە قسەیەکی حەق بکە ئەترسێ لە ژیانی خۆی لە هەر لایەک بە جۆرێک لە هەر شوێنێ بە جۆرێک کە بەڕاستی من پێم وایە ئەبێ ئەم جارە ژێڵێمەوە پارتی دیموکراتی کوردستان وەکو چۆن ئەمڕۆ ینی قسەکانی جەنابتان زێدەتر ینی ڕووی لە پارتی دیموکراتی کوردستانە بەڵام ینی وڵامی بزوتنەوەی گۆڕان وڵامی فەرمی و زوتنەوەی گۆڕان چی لێ دەخوێنەوە لە کاتێکدا ئەو هەرچەندە پێشوازی لە داواکەی سەرۆکی هەرێمی کوردستان لە پەیامەکەی بارزانی کردووە بەڵام باس لەوە دەکات کە ئەوان پرۆژەیان دەبێت بۆ هەموو ئەو گفتوگۆیانە پێدوانیە باسکردنی پرۆژە بە شێوەک لە شێوەکان کۆمەڵێک نهێنی لە پشتەوەدایە من حەز داکەم لە جیاتی گۆڕان قسە بکەم چکە بەڕاستی ئەو خۆیان ئەزان بەس حەق نییە ئێمە مەترسیمان لەو شەی پرۆژە هەبێ من پێم خۆشە پارتی دیموکراتی کوردستانیش بە پرۆژەوە بێتە ناو سەحا بێت بڵێ مدەی ئەم کۆبوونەوانەی من ئەبێ لە ماوەی 2 مانگە ئەوەنە کۆبوونەوە بکەم لەگەڵ ئەوەنە لایەنە و ئەمە بنەماکانی کۆبوونەوەکانمە و ئەمە ئاستی ینی لە خلالی 2 مانگە یا خلالی 40 ڕۆژە ئەبێ ئەم شتانە کۆتایی بێ و نەتیجەی بێ بە پرۆژەوە ئەویش بێتە ناو کۆبوونەوەکان بە پرۆژە عینی من حەز داکەم من نازانم تەفاسیلی پرۆژەکانی ئەوان چی ئەبێ بەڵام من قەنەعەتم وایە نەترسین لە وشەی پرۆژە ئەسڵم بە پارتی دیموکراتی کوردستانیش بە پرۆژەیەکەوە بچێتە لایلایەنەکان وەکو چۆن خۆی بەتەمایە گوێ لە لایەنەکانی تر بگرێەوە گوێ لە پرۆژەی ئەتراف بگرێ خۆشی پرۆژەی هەبێ دوجار لە هەموو پرۆژەکان بەڵام دیارە لە ڕابردوودا ینی لە پەرلەمانی کوردستان و لە دەرەوەی پەرلەمانش حزبەکان کۆمەڵک پرۆژەی جیاوازیان هەبوو ئەو پرۆژانش هیچ جارێک حزبەکان لەسەری ڕێک نەکەوتون یەک ڕاش لەسەری دروست نەبوو ناچارم بچمە ناوبڕێک دواتریش درێژە بە گفتوگۆکانمان بدەین. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەورەکانی باسی ڕۆژ بەردەوامە ئەمڕۆ باس لە هەوڵەکان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی نێو هەرێمی کوردستان دەکەین بەڕێز عەلی دەگەڕێمەوە لای بەڕێستان خات و ناسک باسی لەوە کرد دەبێت پارتی ڕازی بێ ئەگەر بۆ یەک ڕۆژش بێ دەبێت پەرلەمان دانیشتنەکانی خۆی و دەستەی سەرۆکایەتی بگەڕێنەوە هەولێر کارەکانی خۆی ئەنجام بدات لە زۆربەی ئاماژەکانی بزوتنەوەی گۆڕانیش ئەوەیە کە پێشەوەی بازدا پۆستی سەرۆکی هەرێم بکرێ پێویست دەکات پەرلەمان کارا بکرێتەوە کابینێ حکوومەتیش پێک بێنرە اینجا قسە لەسەر سەرۆکایەتی هەرێم بکرێت خۆی باسی پرۆژە کرا پرۆژەکان زیاتر بۆ پرۆژە یاسا بوون بۆ پەرلەمان تاکید من تەسەوڕ ناکەم هیچ کۆبنەوەیکی سیاسی بێ وەرەقی عەمەل بیتن بەبێ وەرەقی عەمەل نابی ئەو کۆبنەوەی ئێستا گرنگن بەڵام تاکید بۆ زمینە سازکردنە ئێستا ڕەنگە بێجگەل لە پەیامی مباشر لە کۆبنەوەکان پەیامی غێر مباشریش هەندێک لایەن هەبی لە دەرەوەی ئیعلامیش بۆتە کۆبنەوەکانی ئێستا زمینە سازکردنە بۆ کۆبنەوەی گرنگی داهاتوو کۆبنەوەی جدیتر بەڵێ لەسەر ئاستی باڵا لەسەر ئاستی باڵا ئێستا زمینە سازی دەکرێت بۆ ئەوەی نەخشە ڕێگایەک دابدرێ بۆ ئەوەی کۆبنەوەی لەسەر ئاستی باڵا بکرێتن و بەردەوامیش بیتن بۆی بتوانن بگەینە نەتیجەیەک بەڵام ئەو کۆبوونەوەانە تەبیعی دەزانی ساردێک هەیە ماوەیە کە کۆبنەوەکان ئەنجام نەدراون وە ساردەیەکی لە نێوان هەندێک لایەن هەیە بۆی ئەو ساردیەش نەمێنی و لای تریشەوە حقیقت ئێمە قەنەعاتمان وا بوو ئێمە بێ پرۆژە نین بڵێم پرۆژە یاسا بە تایبەتی لە کاتی پرۆژەی بۆ پەرلەمان ئێمە قەنەعاتمان وا بە اتفاقاتی سیاسی ئەبێ لە دەرەوەی پەرلەمان بکرێتن قەنەعاتمان وا بووە کوردستان وا بووە بەڕاستی بەبێ اتفاقاتی سیاسی و ئیسپاتیش بوو بۆ چوونی ئێمە
لە نێوان لایەنە سیاسەکان ئەو کات کە ئیتفاق کرا ئەو ئیتفاقە بین ئەبێ لە پەرلەمان ئەو حزب و لایەنانەی کە پرۆژیان هەیە پرۆژەکان یان وەرەقەی عملی خۆیان لە دەرەوەی پەرلەمان بە ئیتفاقاتی سیاسی ڕێککەون ئەو کات دەتوانن سیغەیەکی قانونی بدەن لە ناو پەرلەمان جا بۆ چ مەبەستەشی دیاری کراوە بۆ سەرۆکایەتی هەرێمە بۆ پەرلەمانە ئەواتە لەگەڵ ئەو بۆ چونە نین دەستەی سەرۆکاتی بگەڕێتەوە هەولێر و دانیشتەکانی پەرلەمان دەست خۆی ئەمە اتفاقەکان بڕیارەدان ناتوانین ئەمە بەڵام مەبدەئیە نا ئەمە دەزانی هیچ شتێک تهدید نەکراوە هیچ مەرجەکی دانەدراوە وازەحە پەیامی سەرۆک بارزانی و پەیامی پارتی دیموکراتی کوردستانیش چ لەسەر ئاستی وتەبێژی پارتی چ لەسەر ئاستی کۆبنەوەکانی پارتیش لەگەلایەنەکان نا پارتی هیچ مەرجی نییە و ئێمە تەکیدیش ئەوەی ناسک خان باسی کرد پەرلەمان ئەبێ کۆب بیتەوە بەڵام پەرلەمان چۆن کۆب بیتەوە بە چ شێوەیەک و چۆن ئەمە ئەو ڕێککەوتنی نێوان لایەنەکان بڕیار دەدات ئەوەی کە ئەو لایەنانە چۆن ڕێک دەکەون لەسەر هەموو ئەو وەرەقە عەمەلەی کە باس کراوە لەسەر ئاستی سەرۆکایەتی هەرێم پەرلەمان حکوومەت چۆن و بە چ شێوەیەک و ئەوە بڕیار دەدات چۆن بی و بە چ شێوەیەکی و کەی بیت کەواتە ئێوە باس دە کۆبنەوەی گشتی دەکەن کە لە ئایندەدا ساز بکرێت ئەوەی ئێستا ئەوە زمینە سازکردنە بۆ ئەوەی بجگەل لە پەیامی مباشری لایەنە سیاسیەکان بەغێر مباشریش چونکە لەو ماوەیە ببوورە سەرۆک بارزانی باسی کرد لە پەیامەکەی خۆی خەڵکی ئەکادیمی خەڵکی سیاسی کۆمەڵایەتی زۆر هەوڵیاندا هەوڵی بەردەوام هەبووینە بە شێوەیەکی غێر مباشر بەبێ ناوهینان بۆی هەم ئەم وەڵامێک بی بۆ ئەمە و هەمیش ڕەنگە خەڵکەکی تر پەیامی هەبیت لە ئەنجامی ئەو کۆبوونەوانە لە ڕێگای مەکتەبی سیاسی و لە ڕێیان خەڵکی تر پەیامیان دەبێتی مباشر و غێر مباشر بۆی بتوانین چەندە دەگوترێت لە سیاسەتدا هەموو شتێک واردە بەڵام لە ماوەی ڕابردوودا پەیوەندیەکانی پارتی و بزوتنەوەی گۆڕان ساردێکی زۆری تێدا بیندراوە و بێ متمانەیەکی زۆریش لە هەمان کاتدا هەبووە ئێوە ئێستا متمانەتان بە بزوتنەوەی گۆڕان هەیە کە لەگەڵی دابنیشن لەسەر یەک مێزی گفتوگۆ و چارەسەری کێشەکانیان لەگەڵ بکەن کە ئێمە یەک ملەتین خۆمە دوژمنی یەکتر نین ئێمە ڕاستە لە هەندێک مەرحەلە لە هەندێک مواقف حقیقت سیاستمان بە شێوەک بۆ ڕەنگە لێکترازانێکی بە شێوەیەک دروست بوو بیتن و ساردێکی زۆر دروست بووی بەڵام بە قەنەعاتی من بە خوێندنەوەی من ئەوەندەی گرفتی کوردستان کۆمەڵایەتی ئەوەندەی سیاسی نییە من شتێکی ئەوەندە قوڵ نابینم لە نێوان لایەنەکان ئێمە کاتی خۆی دوای ئەنفال دوای گرفتی کۆمەڵایەتیە بە تەسەوری من زۆری حالەتی نەفسیە هەندێک عقدەی ینی زۆربەی جار باس دەوە دەکرێت ینی گرفتەکە گرفتی هەرە سەرەکی لەسەر پارە و دەسەڵاتە زانی کاکە ئێوەستا پارەش نێ نبینی خەڵک و قەیران نییە ئەو ئەگەر مەسلەی پارە ئەو مەسلەی پارەش کۆتایی هاتیێت پارە نیە ئێستا لەو ئەوەی کە هەیە کە ئەگەر پارتی بە دەسەڵات بزانن خۆ قسەکان ئاراستەی پارتیە زیاتر پارتیە بێ هەوڵ بدە و گرفتانە چارەسەر بکە طبیعی ئێمە لەو کاتانەی کە ئەنفال بوو کە چیمیا باران بوو ئێمە ئامادە بووین بچینە بەغدا حاضر بین لەگە سەدامدا بنیشین ینی خۆ ئێمە هەمومان یەک ملەتین و کە سوکاری یەکترین و بێجگەلەوەش معنی ئەوە نییە ڕەنگە لە ئاستێک هەندێک ساردی گەیشتی بیتە ئاستێک پێویستی بە زمینە سازی هەبی و متمانە دروستکردنەوە هەبی ئەگەر نە ئێستاش ئێمە لەگە هەموو لایەنەکان پەیوەندی غێر مباشرمان هەیە زۆر باشە دیارە کات بەرەو کۆتا دەڕوە من ناچارم پرسیارەکەم ئاراستەی بەڕێز کاک جەودەت بکەم کاک جەودەت پارتی چی بە ئێوەی داوە بەڵێنی چی بە ئێوە داوە تاوەکو ئێوە وەکو تروکمانەکان لە باشووری کوردستان ئەوەندە پشگیری لە پارتی بکەن بۆی پارتی هەتاکو ئێستا هیچ بەڵێنێکی بە ئێمە نەداوە بەڵام کردەوەکانی پارتی ینی هەنگاوەکانی پارتی بۆ نەتەوەی تورکمانی لە کوردستانی عێراقدا خۆی لە خۆیدا داعیمێکم بۆ نەتەوەی تورکمانی خۆی لە خۆیدا داعیمێکم بۆ پەیوەندیەکانی پارتی لەگەر تورکمانەکاندا تورکمانەکان هەمیشە ئێمە لە هەرێمی کوردستاندا قەت نەمانویستە ببینە حەلقەیەک بۆ تەفریقکردنی خەڵک با ئێمە بیستن حەلقەیەکی وەسڵ لە نێوان لایەنەکاندا ئێمە لێرەدا بۆ هەموو لایەنەکان ڕۆن و ئاشکراماندا کردە هەر کەسێک قسەیەکی خێر بۆ ئێمە دابکاتن حتمما ئێمە لەگەڵیدا دەبین بۆیە هەندێک شتی ئەساسیەتدا هەیە لە ئەدەبیاتی تورکمانی پارتی یەکەمین جار بوو کە مەسئلەی کەمەنەتەوەیەکانی جەنابی سەرۆک مەسعود بارزانی هاتە پەرلەمانی نەفی کرد گوتی تورکمان کەمەنەتەوەی نییە تورکمان وەکو نەتەوە دەبی تەعامل لەگەردا بکرێتن بە ژمارەش لەگەر ناکەین
پارتی یەکەمین لاینی سیاسی بوو کە بەڕسمی تورکمانەکان یەکەمین زار لەسەر ئاستی عێراق و سەر ئاستی هەرێمی کوردستان بە شکلێکی ڕسمی لە حکوومەتی هەرێمی کوردستانی بەشداری پێدا کرد. یەکەمین زار بوو پارتی بە شکلێکی ڕسمی ئەندامەکانی تورکمانی لە مەجلیسی قەزای هەرێمی کوردستانی بەشداری پێکرد. پارتی و یەکێتی بەدوان یەکەمین تەرەف بوون کە هەنگاویان نا تورکمانەکان بە شکلێکی کۆتا لە پەرلەمانی کوردستاندا ئەندامیان نەبی. حکوومەت هەرێمی کوردستان بوو کە بە سۆرۆکایەتی پارتی دیموکراتی کوردستاندا بوو. ئەو داوایە کە ئێمە لە حکوومەتماندا کردبوو وەکو مەسئلەی تعلیم، وەکو ثەقافەی تورکمانی، وەکو بەشدارکردنی تورکمانەکان لە هەموو مؤسسەتەکانی لە هەموو سەندیکایەکانی هەرێمی کوردستاندا نوێنەرەوەندا هەبیتن، خۆشبەختانە هەموو موافقەتی لەسەر دەکرا. ئێمە نەک بڵێن تەبعیەینە بۆ پارتیانی کردەوەکانی پارتی بەنسبەت ئێمە ئەمانێکە، بۆیە ئێمە تەعامل لەگەڵ پارتی دەکەین، ئێمە ئەمان دەبینین، ئێمە مستەقبەلی خۆمان بە ڕۆناچیدا دەبینین. لاینێکی تر هەمان هەنگاوی پارتی لەگەڵ ئێمە دابنێتن، حتمما ئێمە تەسەڕوفشمان چۆن لەگەڵ پارتیدا هەیە. زۆر جاران بازدەوە دەکرێت زۆربەی پارتەکانی تورکمانی تەواوکەری پارتی نەخێر ئەوەدان ئێمە سیاسەتی خۆماندا هەیە. ئەمڕۆ کە لە کۆبنەوەکانی خۆمان احتیمال بە 300 نقطە ئێمە خلافەکی زۆر قوڵمان لەگەر پارتیدا هەبوو، هەتاکو وەبزانم کۆبنەوەکە ئێمە تقریبان بۆ سعاتێک بوو نزیکەی 2 ساعتی لە زۆر مەسائلەکاندا مخالیف بووین لەگەریاندا. بەڵام پارتی دەزانیت چۆن تەعامل خاڵێک ناکۆکیتان زۆربەی خاڵەکان بەرژەوەندی تورکمانەکان بوو لە هەرێمی کوردستان، بەرژەوەندی تورکمانەکان لە هەرێمی کوردستان بوو. لە هەندێک خاڵشدا مستەقبەلی تورکمانەکان، چونکە هەندێک خاڵ هەیە لە پەیامەکەی جەنابی سەرۆک بارزانی داهاتیە خاڵی تەخویفیە بۆ ئێمە، ترسناکە بۆ ئێمە. مەثەڵەن جەنابی سەرۆک چی هەرێم دەڵێ سەرۆکێکی تر بینندا بنێن هەتاکو ئینتیخاباتدا دەکرێت. موضوعی سەرۆکی هەرێم بۆ بەنسبەت ئێمە سەمامی ئەمانە، یعنی ئێمە سەرۆکێکی تردا بێتن. ئایا بە هەمان هەنگاوەکانی جەنابی کاک مەسعود بارزانی بەدەر لە بارزانی قبول ناکەن؟ ئێمە لەو فترەیەدا حتاکو لەسەر ئایندەی خۆمان 100% گرنگپی تەکید دانەبین، ئێمە هیچ بەدیلێکی جەنابی کاک مەسعود بارزانیمان پێخەبوو نییە. ئەمە بەس ڕای تەواوی تورکمانەکان زۆربەی زۆری ڕای شارعی تورکمانی. زۆر باشە. خاتون ناسک دەگەڕێمەوە لای بەڕێستان، ینی زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت ئەگەر بێت و یەکێک لەو لایەنانەی کە بەشداری لە گفتوگۆکان دەکەن ڕازی نەبن یاخود ناڕازی بن نەگەن بە چارەسەر زۆرینەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکان پێک دێ و ئەوان بەیەکەوە حکوومەت و ئیدارەی هەرێمی کوردستان بەیەکەوە بەڕێوە دەبن. ئەمە خاڵێکی باشە؟ دیارە ئەنجامی کۆبوونەوەکان و گفتوگۆکان نەتیجەی ئەوە دەرەخا و ئەو کاتە قسەی لێ بکرێ باشترە. ئێمە تەمەناکەین ئەم حکوومەتی بن کە فراوانی پێنجلایەنە خۆی بەردەوام بێ و هەر بەو شێوازە بڕوە و ئەگەر شێوازێکی تر هاتە پێشوە لە مەساڵحی خەڵک بوو وەک گرفتی دارایی و سیاسی ئەم هەرێمەی چارەسەر کرد ئەو کاتە قسەیەکی تری لێکین. بەس ئێستا باجارە بزانین گفتوگەکان بەرەوکیۆ ڕوا زین لایەنەکان بەرەوکیۆ ڕوا با هەل ئێسەوە باسدەوە نەکەین زۆرینێک دروستە بێ و لایەنێکە چێتە دەرەوە. باجارێ ئێمە قسەکان وا بکەین وا بڕوا کە ئەم حکوومەتە هەتا هەڵبژارنی داهاتوو هەر بەرهەمی ئێوە باستان لە پرۆژە کرد باستان کرد کە پرۆژە زەڕورە هەبێت لە دانیشتن و دیالۆگەکاندا. ینی پرۆژە یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڕوونی چییە؟ ینی یەکگرتوو دەیەوێ لەم گفتوگۆیانەدا ینی چی بکات و چۆن لە نێو ئەو هەموو حزبەدا پۆستەکان دابەش بکرێ؟ یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کاتێکە هاتیینە سەر عەرزی پرۆژە و قسە و گفتوگۆ عەرزی پرۆژەی خۆمانەکەین و قسەی خۆمانمان ئەبێ. بەڵام حەزەکەم لێرە شتێ بە بیری جەنابتان و جەماوەریش بخینەوە. ئێمە هەر تەنها لە کاتی هەڵبژاردنە لە حملەی هەڵبژاردنین کە تەواو بۆ حملەی هەڵبژاردن ئایا بڕیارماندا ئۆپۆزیسیۆن بین ئۆپۆزیسیۆنە بین بڕیارماندا لە حکوومەتە بین لە حکوومەتە ئەبین و هەر لایەنێک لە دوای فترەی هەڵبژاردن هەر لایەنێک کارێکی یاسایی کرد یا کارێکی کرد بۆ بەرژەوەندی هاوڵاتیان ئێمە لەگەڵین. هەر کەسێک کارێکی کرد لە خزمەتی کووردا بوو لە خزمەتی هەرێمی کوردستانە بوو بۆ گەشەسەرنی هەرێمەکە بوو بۆ هەنگاوێ بوو بۆ بەرەو دەوڵەتێکی سەربەخۆ یا بەرەو هەرێمێکی سەربەخۆ یا بەرەو لە فیدراالێتەوە بەرەو کۆنفدراڵی بڕۆین ئێمە پشتگیری ئەەکەین. بۆیە ئێمە لە هەر هەنگاوێکە لە هەر لایەنێک هەر کەس و لایەنێک کارێک بکە بەرنامەیەکی هەبێ ئەو بەرنامە لە خزمەت
ڕیشەکەندکردن و هەڵکەندنی ڕەگ و ڕیشەی گەندەڵی بوو ئێمە لەگەڵیاین هەر کەسێک کارێکی کرد بۆ ئەوەی ئەم میلەتە و ئەم هەرێمە بە فعلی سیادەیەکی بۆ دروست بێ و دەستورێکی هەبێ وەزئی دارایی اقتصادی ئەو خەڵکە بەرەو هەنگایەکی باش بڕوا ئێمە لەگەڵین لەبەرەوە پرۆژەی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە دڵنیاییەوە لە خزمەت هاوڵاتیان ئابێ و بەو شێوە ئەبێ کە چارەسەری کێشەکانی پێ بکرێت باشە وەکو جێویست بوون زۆر گرفتی لەسەر پۆست نییە یعنی زۆر گرفتی لەسەر ئەوە نییە پۆست چونکە یەکگرتووی ئیسلامی کوردستان هەمیشە لە پێناو بەرژەوەندی خەڵکو و چارەسەرکردنی کێشەکانە زۆر جار زەرەری لە پۆستی حیزبی و بەرژەوەندیش حیزبی خۆشی داوە باشە بەڕێت زەودەت باس دەوە دەکا ئێمە بە هیچ شێوەیەک ڕازی نابین کەسێکی دیکە کاندید بکرێت بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان لەبەرەوەی مەترسی لەسەر مافی تورکمانەکان لە هەرێمی کوردستان دەبێت زۆر قسە لەسەر ئەوە هەیە کە هەرێمی کوردستان بەبێ بارزانی توژی فەراغێکی سیاسی دەبێت و گرفتی دیکەش بۆ باشووری کوردستان دروست دەکا پێتان وایە داهاتووی هەرێمی کوردستان بەبێ بارزانی باشتر دەبێت یاخود بەبوونی ئەو باشتر دەبێت وەک سەرۆکی هەرێم ئەوە ڕێی تورکمانەکان خۆیانە و ڕێیکی ئازادی خۆیانەوە بالفعل هەتا ئێستا و تا شەڕی داعش لە ئارابێ و تا ئەمنا هەموارێ هەبێ و تا نەگەینە هەڵبژارنێکی سربەخۆ هەتا ئێستا هەر بارزانی خۆیەتی بەڵام ئەو ئازادەلەوەی چۆن تعبیر لە ڕێی خۆیەکە مقەنەعەتم وایە هەر کەسێک ئەوە تا خۆی بەڕێز مەسعود بەرزانی خۆی ئیشارەتیا بۆی کە ئەگەریەکێکی تریش بێتە جەیەکەم طبیعیە دیارە خۆی ئەزانێ شوێنەکەی خۆی ئەزانێ کە طبیعیەکێکی تریش لە کاتێکی ترا لە کاتێکی مناسبە بەڵام بەڕاستی ئێستا وەزئی ئێسی هەرێمی کوردستان و ئەم شەڕی داعش و شەڕی مووسڵ و ئێستا وەزئی ناوخۆی حیزبەکان لە هەرێمی کوردستانە ئابەم شێوەیە کاتی قسەکردنیە لەسەر ئەوە باجاری گفتوگۆکان بگەنە نەتیجە دوجار ئەکید یەکێک لە تەوەرەکانی کە باسی لەسەرەکرێ ئەو مۆزوعەیە ئەو کات یەکگرتووش ڕێی خۆیاڵێ بەڵێ خات و ناسک تۆفیق کارجێڕی ئەنجمەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین بەڕێز علی حوسێن ئەندامی ئەنجمەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان کە لە ستۆدیۆی سنتەر لەگەڵم بووی زۆر سوپاس دەکەم بەڕێز جەودەت نەجار ئەندامی پەرلەمانی کوردستان لەبەرەی پێشکەوتنی تورکمانی زۆر سوپاست دەکەین بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆش